هێزەکانی پێشمەرگە لە سەنگەرەکانی بەرگریەوە لە خاک و خەڵکی کوردستان داوا لە خەڵکی کوردستان و هێز و لایەنە سیاسیەکانی هەرێم دەکەن بە شێوەی هێمنانەکار بۆ چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێم بکەن. هەموو کاتێ لە بەرەکانی جەنگدا بەرامبەر دوژمن وەساوینێتەوە و بە خوێنی خۆمان پارێزگاریمان لە شاری کەرکووک و هەرێمی کوردستان کردووە. بەڵام ئێمە هەچەندێ کە بژێوی پێشمەرگە لەم کاتێ کەم دەرامەتەوە و موچە نایە و تاخیرە بێ، هەموو کاتێ بەبێ موچە ئێمە لە سەنگەرەکانی دژمندا بەرامبەر دژمن وەستاوین. بەڵام ئێمە داخوازین ئەم دۆخە بەلایەکدا بکەوێ تاکەی ئێمە چاوەڕانی ئەم حیزبانە یان ئەم دەستە باڵاکانی کوردستان بکەین، سەرۆکەکانمان شتێکمان بۆ بکەن کەوا ئەم دۆخە کە خوێنی شەهیدان بە خوێنی شەهیدان پێگەیشتووە و لەبار نەچێ. بەڕاستی ئەم خۆپیشاندانوانە دەور و تەسیری خۆی هەیە. ئێمە پشتگیری لەو خەڵکان ناکەین کە داوای ماف و حەقی خۆیانەکەن، بەڵام بە شێوەیەکی ئاشتیانە نەک بە شێوەی تونند و تیژی. دیارە ئەم وەزعی کە ئێستا هاتووەتە پێشەوە بە خوێنی شەهیدەکانمان، بە خوێنی بریندارەکانمان، بەو کەسانی کە کەمەندان بوون، بە قوربانیدانی پێشمەرگە کە بەبێ موچە لەم سەنگەرانە دەیپارێزن پاراستویانە. ئێستا ئێمە بەڕاستی پێمان ناخۆشە ئەم وەزعە بەو شێوەیە تێک بچێ و خەڵکیش حەقی خۆیەتی بەڕاستی با بچن داوا بکەن بە شێوەیەکی ئاشتیانە، نەک بشێوی لە ناو شارەکان دروستکەن و ئەم وەزعە تێک بدەن و ئەو وەزعە مەقەڕێگە سوتێنن یان گەنجێک لە خۆڕایی بە کوش دەدەن. بەڕاستی ئێمە زۆر پێمان ناخۆش و بەڕاستی لەم سەنگەرانەوە دڵمان لەوەیە. ئەو وەزای وای سێ لە کوردستانە ئەگوزەریت ئەو خۆپیشاندانانە ئەو ئەزمەی وە هەیە لە کوردستان نەبوونی موچە و مەعاش و بۆ فەرمانبەران و بە دەرەجی یەک بۆ پێشمەرگەش سەرشانی پێشمەرگەشی گرێت و پێشمەرگە ئەو فترەی وا نێزگەی 2 ساڵە لە بەرەکانی جەنگە ڕوبەڕووی درڕندەترین گروپی جیهانی بۆ تۆ ئەوش داعشە، هێزی چەکداری داعشە. بەڕاستی ناکرێت بەبێ موچە ژیان ناگوزەرێت مانگێ دوانسیان داواکارین لە بەرپرسانی هەرێمی کوردستان ئەم وەزعە چارەسەرێکی بۆ بکەن، ئەو قوتی خەڵک هین خەڵکە بیگەڕێنەوە بیدێنەوە دەست ئەو خەڵکەکە. من وەکو پێشمەرگەیەک داوا لە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم و هەموو لایەنەکان بێنە سەرمێزی گفتوگۆ بۆی کۆتایی بەم کێشانە بێنن، چونکە با خەڵکی من مناڵی هەژار و خەڵکی هەژارتیان نەچێ، با ئەم گرژی و ئاڵۆزیە درێژە نەکێشێت. فەرماندەکانی پێشمەرگە لە باشووری کەرکووک ڕای دەگەێنن وەک هێزی پێشمەرگە درێژە بە پاراستنی خاچی کوردستان دەدەن و هیوادارن کێشەکانی هەرێم بە شێوەیەکی خێرا چارەسەر بکرێت. ئەم دۆخەی ئێستا هەرمی کوردستان بە حقیقەت ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان ئێمە هێزێکین، لیواکەمان لە پێشەوە لە سەنگەرەکانی پێشەوەیە. ئەو مجەمەعی شەهیدە ئەوە یەرموکەوە وستانی ئەوە کوێ هەمووی وستانی و مجەمع سەدام و مجەمع شەیدوانە هەمووی داعشی تێیە دوژمنی دەیە. ئێمە لە سەنگەرەکانی پێشتا لێوانە بە حقیقەت خەک تا ڕادێکەتوانم برم حەقی خۆیەتی بەرام خۆپیشاندان بکە، بەرام خۆپیشاندانێکی هێمنانە نەبێتە مای وێرانکردنی وڵات و شێوادنی وەزعەکە. وەک هێزەکانی پێشمەرگە دووپاتیان کردەوە سوور دەبن لەسەر پاراستنی خاچی کوردستان و سەنگەرەکانیان دەکەنە قەلغانێک بۆ پاراستنی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هیواخواز بوون ئاسایش و ئارامی لە کوردستان بەردەوام بێ و کێشەکانی کوردستان بە دیالۆگ و ئاشتیانە چارەسەر بکرێت. ئاسۆ یاسین، کورسات نیوز، باشووری کەرکووک.